میوانداری بەڕێز ڕەسوڵ ساڵح خۆشناومان کردووە کە ڕاهێنەر و ڕاوێژکاری پەیوەندیە گشتیەکان و بازار دۆزیە. بەڕێز ڕەسوڵم کاتت باش زڵتان باش لە خۆشی دابن بەنی باش لە ئێوە و ستافی کەی 24 و بینەران ئەگەر بیسەرانش نادەم لە ڕادیۆش پەخش بێت لە بیسەرانتان دەکەم هیوادارم هەموو کاتێکتان پڕ شادی خۆشی بێ ئینشاءالله. زۆر سپاس. باشە مامۆستا ڕەسوڵ با لەوە دەست پێ بکەین پەیوەندیە گشتیە کۆمەڵایەتیەکان ئەکرێت ئێمە هەرێک لە ئێمە کە ڕۆژانە بە ژیانێکی ئاسایی و ڕۆتینەکانی ژیان تێپەڕین پێویستمان بە چی ئەتیکێتێکە بە پێویستمان بە کامە جۆرە بێت کە هەڵسو کەوت بکەین یان ئەکرێت لە ژیانی ئاساییشدا ئێمە هەموو ئەوانەی کە زەرورە پەیڕەوی بکەین؟ بەڵێ ئەتێکێت من زۆر جار هەیە دەڵم ئەتێکێت و برادران دەپرسن یان لە خولەکان دەپرسن ئایا ئەتێکێت و ئاکار ڕەوش فەرقەکان هەیە؟ ئەم زۆر جار دەڵم ئەتێکێت بۆ ئەو کەسانەیە کە لە ڕەوشت بەرزن شارەزایەکی باشن هەیە لە هەڵسوکەوتی باش دانهێوێ قۆناغێک زیاتر پێش بکەون لەڤڵێک بەرزتر بنەوە ئەتێکێت بۆ ئەوانە ئەتێکێت دەکەێت و دوو سوودی هەیە لە ژیانی ڕۆژانە بۆ دوو مەبەست بەکاردەوەکو جەنابەت فەرموود یەکەم بۆ خۆتە کەسێکی دەزانی چۆن هەڵسوکەوت بکەیت دوم شتیش ئەوەیە کە خەڵکی دۆروبەرت بێزار ناکەی مثلا هەندێک بنەما هەیە ئێمە مثلا لە ئەتێکێت باسی دەکەین لە کتێبەکانی ئەتێکێت ئاماژەی پێدرا و بنەماکانی وەکو مثلا سنوورە وەکو بڵێن لێک تێگەیشتنە زۆر جار هەیە مەسەن تو دەبێت کەسەکە مەسەرەن کە بەرامبەرتە هاوکارتە هاوسەرتە براتە خوشتە زۆر جار هەیە لێ بلایەنە دەروونەکەی بخێنیوە لەوانەیە کەسەکە کێشەیەکی هەبێ قسەیەکی کرد بێ نابێت و لێکدانەوەی خراپی بۆ لێدەی ئیتر ئەتێکێتی جلوبەرگە خواردنە ئیتر هەموو بۆنە کۆمەڵایەتیەکانە سۆشیال میدیایە زۆر باشە کاتە هەموو ئەمانەیە کە تۆ لەبەر چاوی خەڵک بە شێوەیەک دەرئەخات کە تۆ حەزەکەی لیڤڵێک لە خەڵکی تر لەسەرتر بیت. مامۆستا ڕەسوڵ شتێک هەیە لە پێم وایە ئەمەیان یەکێک بن لە خاڵە سەرەکیەکانی ئەتەکێت من ئاماژەی پێکەم جا ئەگەر ڕوونکردنەوەی زیاتری ویست جەنابەت بیدەوە ئەگەرش وانە بوو ئەوای تر ڕەنگە من بۆ چوونەکەم هەڵە بێت. من لەو بڕوایم ئێمە هەر یەکێک لە ئێمە هەڵەکانی خۆمان کەمترە بینین هەڵی بەرامبەرمان زیاترە بینین ئەتەکێتی بەرامبەرمان زیاترە بینی خۆمان کەمترە بین ئەگەر خۆمان ڕفتارێ بکەین بۆ خۆمان زۆر ئاساییە بەڵام کەسی بەرامبەرمان بیکات پێمان ئای بۆ پێمان ناشرینە تا چەندە ئەمە ئەبێتە هۆی ئەوەی کە من بتوانم ئەتەکێتێکی باشم هەبێت و هەنگاو بنێم لە ڕفتارەکانمە بۆی کە ئەتەکێتەکانم لە جێ خۆی ئەنجام بدەم. دەست خۆش بێ کوردەواری خۆمان قسەیەکی هەیە دەڵێ سوژنی لە چاوی خۆی نابێنێ دەرزی لە چاوی خەڵکی دەبێنێ مرۆڤ وایە مشکی مرۆڤ وا دروست کراوە کە مەسەلەن پارێزگاری لە خۆی بکە مەسەلەن ئەوانی گەشی پێدارانی توانە مرۆیەکان دەڵێن زوونی سیف زوون هەیە سفتی زوون هەیە مەسەلەن ئێمە لێرە دانیشتن هیچ کێشەیەکمان نییە جار وایە ناوێرین بڕۆنێ دەڕێ ناوێرین بچنە شوێنێکی تکە بۆ ئەوەی کە دەترسێن بۆیە ئینسان وا ینی سروشتی مرۆڤ وایە کە هەموو شتێکی خۆی پێ دروستە بەڵام کە ئەتو فێری ئەتەکێت بووی لە ئەتەکێت هەندێک شت فێر دەبی کە مەسەلەن چۆن خۆت دەناسێنی مەسەلەن بوونمونەمە لە ناساندن پلەمانەیە چێ بەچێ دەناسێندرێ مەسەلەن بانبوونێک لەوانەیە لەو ئەوەی دوورکەوینەوە زۆر جار هەیە مەسەلەن لە مەراسیمێک دیتمانەیەکێک لە بەرپرسەکانمان دەستی بۆ خانمەک درێژ کردو خانمەکە تۆقی دەگەڵ نەکردووە ئەمە هەڵەیەکی تەکنیکیە پرۆتۆکۆلیشە لە هەمان کات چونکە ئەتێکێت بۆ خۆتە بۆ هەڵسوکەوتە پرۆتۆکۆل لە بوونە و مەراسم و بۆ بەرامبەرتە ئەو خاتونە هەم خەتای و خاتونی هەم بەرپرسی پرۆتۆکۆلەکانە کە دەبا مەسەلەن بڵێ من تۆقەی ناکەم بەرپرسی پرۆتۆکۆل بەرپرسەکەی خۆی ئاگادار بکاتەوە زۆر جار هەیە مەسەلەن ئێمە ئەتیکێتی گفتوگۆمان هەیە مەسەلەن ئەتیکێتی گفتوگۆی دێن مەسەلەن چۆن قسان دەکەی بەداخەوە من نەک لە هەرێمی کوردستان بڵێن لای خۆمان لە سروشتی مرۆڤ وایە دەڵێن حەزەتی موسا عەفەن حەزەتی ئیسا کە یەکێک لە معجزەکانی شیفادان بوو دە کەسی دروست شیفادا چاکی کردەوە لە نەخۆشی یەک کەس بەسەر زمان سپاسی کرد یعنی ئەو سروشتی مرۆڤە کە دەستخۆشیمان نییە بۆیە مەسەن ئەگەر ئەو شتانە فێر بووین بەرەبەرە دەزانی مەسەلەن دەزانی هەڵەکان چین زۆر جار هەیە باسی شتێکی ورد دەکەین نەفەرەکەی گوتیت وەڵای مامۆستا من لەبەر ئەو شتە نەچوتمە ماڵە خەڵکەی
مەسەڵەن یەکێک لە خولەکانی پێشم باسم کرد ئەو شتانی بە تایبەتی شلمەنیەکان شێرە هاوبەشن تا دەتوانی وا بکەی کە هاوبەش نەبن چونکە هەندێک کەسەیە ئیتر سروشتی خۆی وایە من ناتوان گلەی لێ بکەن ئیتر بۆ وای لە هاتە ئیشی من نییە بەزام ئەو کەسە وایە بەکو کوردەواری خۆمان دەڵێت زۆر بە بێزە زۆر بە بێزە مەسەڵەن شتێکی ئەوە بێزی دێت ناخوا دەڵێ مامۆستا کوتی مامۆستا من چونکە مەسەڵەن سازدان دراوە دەڵێ ساسەکە ئەگەر ئەو لای خواردت ئەوەی مەکە لیمەدەوە یا ئەگەر دەتوانی پارچێکی بێنە لای قاپەکەی خۆت ئەو وەختی بیخۆ یا مەسەڵەن ئەگەر بە ملاکی خۆت خواردن مێنە ناو قاپی خۆت مامۆستا ئەمانە وەکوتمان لە هەر هەڵسو و کەوتێکی ڕۆژانەمانە پێویستمان بە ئەتەکێتە نان خواردن گفتوگۆکردن شوێنی کارەکە جا ئەم کتێبەی تۆ زیاتر لەسەر بابەتی ئەتەکێتی پرۆتۆکۆلیە نووسراوە یاخود بەگشتی ئەم چاپیان چەند بەشێکە باشە ئەمە لە تایبەت بۆ کار و بۆنەوە هەموویەتی زیاتر بەڕاستی چونکە مەسەڵەن ئەو وەختی کە بوومە بەڕێوەبەری ڕاگەاندن ساڵی 2010 مەسەڵەن خوێندنەوەم کرد بزانم ئەرکی ئەو بەشە چیەوانە شارەزا بووم لەوانەیە زیاتر بۆ بەڕێوەبەر و فەرمانبەرانمدا نابێ بەڵام بۆ هەموو کەسێک دەبێ مەسەڵەن من یەکەم شت بنەمایەکانمدا ناوە دواتر مەسەڵەن بۆ نەکۆمەڵایەتەکانە خواردن بزنیزدا بەڵە خواردن لای ئەوروپیەکان زۆر گرنگە ئەوانە هەموو کۆبوونەوەکەی خۆیان داهێنە کاتی خواردن تەماشەت دەکەم بزانن چۆن نان دەخۆی چۆن هەڵسو کەوت دەکەی یا مەسەن دەگەڵ خەڵکی خوارخۆ چۆن هەڵسوکەوت دەکەی یەکێک ئەگەر دەگەڵ بەردەستێک هەڵسوکەوتی جوان بوو دەڵێن ئەوە جوانە یعنی کەسێکە ڕەوشی بەرزە بە ئەتەکێتە چونکە بەڵێ ئەوەی کە ئێستا ئەتەکێتی زۆر شێوانووە ئەتوانین بڵێن یەکێکە لە هۆکارەکانی شێواندنی ئەتەکێت ئەم ئامێرە زیرەکانی بەردەستمان بە تایبەتی مۆبایل ئەمەندە ڕۆژانە سەرقاڵین پێوەی ڕەنگە تۆ لە دانیشتێک دانیشتی نەخۆیت لەگەڵ هاوڕێکانت کات بەسەربیت هەر بە مۆبایلەکە تۆ خەریکی خاڵێکی ئەوەت لە دەستدا کات تۆ ئەبێ گرنگی بە دەوروبەرەکەت بێت یەکی قسەت بۆ ئەکات وەرە ئاگاد لێ نییە چونکە چاوە لەسەر مۆبایلەکەتە تا چەندە بەکارهێنانی مۆبایل ئەتەکێتیەوێت هەر نەک ئەتەکێتی دەوێت ئێستا پسپۆرێکی نوێ دروست بووە پێدرێن نێتکێت نێتکێت چیە لە نێتوۆرک دەگەڵ ئەتەکێتی هاتووە تایبەتە بە سۆشیال میدیا و ئینتەرنێت و ئیتر هەموو بوارەکانی وی لاوی ئێمە باس دەکەین چۆن ئەتوو باسم کرد لە سەرەتایی لە ژیانی ئاسایی خۆت ئەوەت هەیە وەکو بڵێن پاراستنی سنوورت هەیە پاراستنی ڕێزت هەیە سوپاسکردن هەیە تداخل نەکردن لە کەس کاروباری خەڵکیت کە هەیە هونەری گفتوگۆت هەیە لە سوشال میدیاش دەبێ وابێ لە نێتکێت باسی ئەوە دەکات دەڵێ ئەتوو وەکو چۆن ئێستا ئەمە لە ژوورێکی شوشەی دانیشتنە پشتەوەمان دیارە ئەتەکێت سوشال میدیا وایە لە ژوورێک دانیشتی کە شتێکت بڵاو کردووی تو نییە زۆر جار هەیە بە یەک قسە نەک ژیانی دوو کەس جاروایە دوو عەشیرەت دوو وڵات تێک دەدەی بەشارم ساڵە لاپەڕی خۆمە فەیسبووکی خۆمە ئینستاگرامی خۆمە تایت یا سووتێنم بەڵام ئەمە ئەکەوێتەوە سەر کەسایەتی ئەو خاوەن ئەکاونتە یاخود ئەو خاوەن لاپەڕەیە کە چۆنە بابەتێکی دیکە هەیە کە ڕۆژانە زۆر بەرچاوانەکەوێت بەداخەوە منەیڵێم لە چەند ڕۆژی ڕابردوو سەردانیەکێک لە بازاڕەکانم کرد کە لێم تێک چوو من لە بازاڕێکی کوردستانە لەگەڵەوەی کە هیچ کللتورێکی کوردیتیان نەما بوو کللتوری کوردی زۆر جوانە زۆر پڕ لە ڕێز و ئەتەکێتە ئەگەر بگەڕێنەوە بۆ ڕابردوو بەڵام ئەوەی لەوێ بینیم دەنگبەرزی گۆرانیەکی ناقۆڵای ناخۆش کللتورێکی وڵاتێکی تر کە لێم پرسیە توانم ینی ئەو شتە بگۆڕیاشتێوتیەوە بۆ ئێوە نەکراوە ئێمە پێویستمان بە ئێوە مشتری وەکوێوە نییە کە کوردن خۆی کورد بوو باشە یعنی ئەمەی کە بینیم زۆر زۆر خەمباری کردم چونکە ئەمە تۆ وات لێ بکات بازارکردن چونکە پۆستەکەی تۆ بە هەمان شێوەشی تایە بۆ بازارکردن وا بکەی ئەتەکێت و کللتوری وڵات و نەتەوەی خۆت بەو شێوەیە بفرۆشی بەداخەوە کێشەکان زۆرن ئەو کارەکان زۆرن ئەو قەیرانە داراییە ئەو مەسەڵەن تاکی کورد لەوانەیە ئەو توانە مادیەی نەبێ ئیتر ئەو فرۆشاری کوردش ئەو هەستە نەتەوایەتەکەی خۆی لە دەست داوە مامۆستا ئەکرێت بۆ نمونەوە کوچینیەک بیر نەکاتەوە کە یعنی هەموو شتێ ببەستینەوە بە توانای مادی و داراییەوە ئەمە نەتەوایەتی ئەمە کللتوری ئەمە خودی کەسایەتی خۆتەکە لەسەری بنیاد نراوە
لەوانێ بەڕای من ئەو تابان لە ڕووی ئەتیکێتی و هەڵەیە لە ڕووی نیشتماپەرۆی هەڵەیە لە ڕووی ئەتیکێتی گفتوگۆی لەگەڵ جەنابشت هەڵە بووە چونکە ئەمە مەسەلەن لە پەیوەندیگەشتەکان لە مارکتینگ و لە فرۆش زۆر دەبی ڕێزی کڕیار بگری مەسەلەن ئێستامە لە ئەتیکێتی تۆقەکردن زۆر جار و پرسیارە لە بەشداربان دەکەین مەسەلەن دەڵ ئەگەر خاوەنکار ئەتوو دەگەڵ کڕیارێک دانیشتوی خاوەنکارەکەت دێ کامیان بە کامیان دەناسین لە ئەتێکێ دوایە کە گچکەی بە گەورەی دەناسیێنی زۆر کەس دەیان گوت ئەمە فروشارەکەی بەڕێوەبەرەکەی دەناسێت چونکە بەڕێوەبەرەکەی پلەی گەورەتر گوتمان نە کڕیار پلەی گەورەترە ئێمە لەوانەیە یەقز لە تەوەرەکی ئەتێکەی دوورکەوینە بەڵام هەر باسی ئەتێکەی دەکەین بەداخەوە من کتێبەکەم لەسەر فرۆشی هەیە بۆ نووسیم ئێمە فروشارمان نییە لە کوردستان وەکو کارمەندێکی فروش کار دەکات فروشار نییە وەکو بنەماکانی خۆی ئەوەی ڕۆژە لە شوێنێک بووم کابرا زۆر بە ئوسلوبەکەی وەکو جەناب دەڵێ قسەی ناخۆش گوتم کاکارێ دەڵێ بە زۆری ئەوی شێدەکە گوتی ئەرێ وەڵڵا ئەوی لەو ناوچەیە هەموو وایە ئێمە فروشارمان نییە بەداخەوە خەڵکەکەی بە زۆری بە حەز نەچووە ئێستا مەسەلەن جەنابەت لێرە وەکو بڵێن ژێری بەڕێوەبەری بەرنامەکەی حەز لە کارەکەیە پرسیار دروست دەکەی داهێنان دەکەی شت دەکەی بەڵام ئەو فرۆشیارانەیمە وەکو بڵێن نەماڵەوە بە زۆری ئەویشیان پێ دەکەن کارەکان بە جوان ناکەن داهێنانی تێدا ناکەن ڕێزی کریار ناگرن ژینگەکەی جوان ناکەن زۆر شت هەیە بەڕاستی وەکو جەنابەت گوتم من سەتا زۆر ناڵێم ئەگەر ڕێژێکی خاتر بگرم 180 فرۆشیارانی بەتایبەتی هەولێر ئەوانە فرۆشار نینە باشە ئێستا هەژە ئاماژەی بەوە کرد کە لە دوکانێک ئەو شێوەیە هاتۆتە بەر چاو ئەو گفتوگۆیی کردووە ئەڵێ هەندێ مرۆڤ هەیە یەک تەمەن لەگەڵی ئەژی بۆ یەک چرکە لە دڵتا جێبەجێ ناهێڵێ هەندێک کەس هەیە بۆ چەند چرکەیەک ئەیبینی بۆ یەک تەمەن جێگە لە دڵتا بەجێ هێڵێت بێگومانە ماکرێتە سەر ڕفتاری ئەو کەسە و ئەکەوێتە سەر هەڵسوکەوتەکەی کە لەگەڵ تا ئایکات چەندە گرنگە بۆ دروستبوونی کەسایەتی خۆ تۆ ئەتەکێت ڕەچاو بکەیت لە هەموو بوارەکانە ئیدی تۆ ئەگەر لە بەڕێوبەرێکی چۆن ئەتەکێت سەبێ بەرامبەر بە کارمەندەکانت هەتاوەکو ئەگاتەوەی کە کارمەندێکی خزمەتگوزار بیت ئەتەکێتت بەرامبەر بە کارمەندەکانی تیکە و بەرامبەر بە زۆر جار سۆڤان ئەم شتە زۆر ڕەوایی پێدرێ کاتێکە کەسێک بەرپرسیارەتی هەڵەگرێت کەسێک ئەچێتە شوێنێکەوە بێتە بەڕێوەبەر پێی وایە کە ئیتر ئەبێ ئەم کەسە بە بێڕێزی سێری کارمەندەکانی بکات یاخود بە شێوازێکی جیاواز مامەڵەیەکیان لەگەڵا بکات لە بەرەوەی ئەو وا دەریەخات ئەم لەوان گەورەترە بەم شێوەیە کۆنتترۆلیانەکە بەم شێوەیە ڕێکیانە خاتەوە کە ئەتەکێت لەوایە کەسەکە توندوتیش بێت ئەمر کات بەسەریان داواکاری زۆر هەبێت وەکو سۆڤاوتی ئەوەندە شێوازێکی ناشرێنە لا بەجێڵە کە کاردانەوەشی هەبێت زۆر جار کاردانەوەکە ئەوە خراپانی ئەکرێت کەسێک بێ ئەتەکێت بێت لەگەڵ تا و تۆش کاردانەوەیکی هەمان شێوت هەبێت ئەگەر ڕخسەت بێ دوو بابەتی حەزم لێە فەرموو یەکەمیان دەنابێت کە باست کرد ئەوە لە ئەتیکێت پێی دەڵێن دەرکەوتنی یەکەم فێرست ئیمپرشن زۆر گرنگە ئێمە مەسەلەن لە خولەکان یا لە کتێبەکان ئەتیکەی زۆر ئاماژەی پێکراوە باسی دەکەین دەڵێ دەرکەوتنی یەکەمت چۆن بێ ئەگەر دەرکەوتنی یەکەمت دروست بوو دەڵێ هەندێک لە زانانی پەیوەندەکان دەڵێن ئەوە دەمێنێتەوە هەندێکی دەڵێن نە پێویستی بە کاتێکی زۆرە تێکەڵبوونا ئەوانەی کە دەڵێن ئەو دەرکەوتنی یەکەم ناگۆدرێ بۆچی زۆر جار هەیە مەسەن تو کەسێک دەبێنی خۆش لی نایە جلوبەرگەکەی وانە هەڵسوکەوتەکەی شێوازی ڕاوستانی زمانی دەستەی ئەتەکێتی گفتوگۆی ئەوانەی تەواو نییە ئیتر مشکی ئینسانیش باسم کرد مشکی ئینسانی پارێزگاری لێ دەکات دوای زۆرترین وزەی لەش مشک بەکاری دێنێ بۆیە مشک دەڵێ نزیکی مەبەوە بربەستێک دروست دەبێ ناتوانی پەیوەندی دەگەڵ بکەیت بۆیە وەکو جەناوت گوتیت ئەو فێرست ئیمپرشنە دەرکەوتنی یەکەم یا هەندێک پێ دەڵێن نیگای یەکەمی تر ناوەکان جۆرا و جۆر بەس بە ئینگلیزیەکەی فێرست ئیمپرشنە زۆر گرنگە ئێمە گرنگی پێ بدەین کە دەستنی شوێنێک مقابلەیەکمانەیە دەستنی لای خزمەت دەستنی لای خەڵکە کە نایەن ناسین مەسەلەن من تو هاوڕێنە هەر بەرگێک بێتەوە ئەو وێنایی تو لای من دروست بووم دەزانم چۆنی بەڵام بە ئەو کەسانی کە ناناسن یەکەم جارە ئەو دەرکەوتنی یەکەم گرنگیدان بە ئەتەکێت و ئەتەکێتی جلوبەرگ و ناخواردن و هەڵسوکەوت و زمانی دەستە وانە زۆر گرنگە زمانی دەستە من خۆم زۆر باوەڕم پێی نییە بە هەندێک شتی چونکە ئەوانە ئوسترالیەکان و ڕۆژ ئاوایە ئێمە کوردەواری
فەرقمانێ زۆر جار هەیە مەسەن ئەگەری ڕێزێکی بگری وادادەنیشی لە زمانی زەستە دەڵێن ناوە داخراوە بەرگری دەکات سەدەکی دروست کردووە بەڵام بەڕای من من کە زۆر جار هەیە بمهوێت تەرکیزێکی جوان لە بەرامبەر کەسێک بکەم و ڕێزی بگرم وادادەنیشم لە منداڵی دەیانگو چه عاقڵە زوو وای کرد وایە نا ئەوە نەریتێکی مێ دەگەڵ گروپەکان فەرقی هەیە بۆی ئەوە سەبارەت بە بابەتەکەی زەنابەت کە باست کرد بەداخەوە زۆر جارەوەم گوتووە دەڵم لە کوردەواری خۆمان دەڵێن ئەگەر ڕێزی یەکێکی بگری وازان لی دەترسێ ڕێزگرتن مافی هەموو کەسێکە مەسەلەن من با دەگەڵ و دیش بم لایەنی تو نەبم شاری تو نەبم عشیرەتی تو نەبم ئاینی تو نەبم وڵاتی تو نەبم تەنانەت لە کشوەری توش نەبم بەڵام من مرۆڤم مرۆڤ بەڕێزترین بوونەوەرە لەو سەرگۆی زەوی یعنی تەواشەکە هەموو شتەکان لە خزمەت مرۆڤیدایە یا مرۆڤ بە خزمەتی خۆی بەکارهێنایە ڕاستە من لە هەندێک شت یار زۆر شت دەگەڵ زەنابەت جیاوازم بەڵام پێویستم بە ڕێزگرتنە کارە ساتێکی تکەش لە وڵاتە لەوانی جێ وەژ نەبێ بەڵام هەر باسی دەکەم زۆر جار هەیە خەڵکی هەندێک خەڵ ناڵم هەمووی خەڵکی سادە و میهرەبانیان بە گەمژە دادەنێن بۆیە خەڵکەکە خۆی وا فێر کردووە کە تونند و تیژ بێ ینی ئەو بیانیوگ نییە بەڵام دەتوانانی مەسەلەن تو کەسێکی بەڕێز بی لە هەمان کاتیشدا کەسێکی جددی بی زۆر جار هەبووە مەسەنگوتی مامۆستا من هاوکارەکەم ئەزیەتم دەکا دەڵم دەبێت گفتوگۆی بکەیت ئەوێ ڕۆژێ دەگەڵ ئازیزەکەم گفتوگویەکمان بوو ڤیدیۆیەک بڵاو بۆ مامۆستایەکی دەرناسی بوو دەیگوت ئەگەر منداڵەکەت عینات بوو زۆر باشە من گوتم نە منداڵ دەبێت ترسنۆک بێ نەدەبێت عینات بێ دەبێت فێری هونەری گفتوگۆکردنی بکەین چۆن داواکاریەکەی خۆی پێشکەش دەکات ئەمە برادێکمان ئەزیەتمان دەکات ناتوانین تی بگەینین پێی بڵێن کە ئەمە غەڵەتە تکایە خۆ دروستکەەوە بە شێوازێکی دروست کە نەن بڕەنجێ هاوڕێتکەیشمان تێکدات و خۆشی دروستکە باش ئێمە سپاس دەکەین مامۆستا ڕەسوول ساڵح لە کۆتایی قسەکانت ئاماژەت بە میهرەبانی کرد کە خەڵک بە کەسێکی ساویلکە و گەمژەی ئەزانێت لێرەوە با ئەوە بزارینەوە ئەتەکێتێکە کەسێک کە میهرەبانە بەرامبەر بە ئێوە شوێنی برینەکانی ئێوە ئەزانێت لە شوێنێکا تۆ برینار کراوی نایەوێت لەو شوێنە دیسانەوە برینارت کاتەوە مامەڵت لەگەڵەکە بۆی کە ساڕێژ بکرێت و برینەکانی تۆ بینە هەر کەسە میهرەبان بوو بەرامبەرت دایمەن وەکو چارەسەرکارێک بیبینە وەکو کەسێک مێبینەکە گەمژەیە سپاسی تۆکەین دووبارە کە بەیانیە لەگەڵ قسەکانت چەندە هەڵە گرێ بابەتەکە زۆر ینی تەوەری زیاتر و گرنگتر بەڵام هەمیشە وەکو کوردستان 24 بەیانی 24 لەسەر ئەم بابەتانە گرنگی زیاترین سوپاس بۆ بەڕێستان خۆشحاڵ بەخێر هاتی منیش سوپاسی ئێوە و ستاف و گوێگران دەکەین کە ئەو کاتیان بە مەتەرخان کرد و هیوادارم ئینشاءالله ئەتێکێت ببێتە شتێکی ئاسایی هەم بە خۆمان و هەم دەوروبەر و هەم منداڵەکانیشمان فێرکەین ئینشاءالله کەمتر یەکتر ئەزیێت بدەین زۆر سوپاس دەستان خۆش